خۆشەویستان سڵاتان لێبێ و ئەم کاتەتان باش بێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری گەورەترین فێستیڤاڵی ئەسپسواری بەڕێوە ئەچێ بە سەرپەرشتی یەکێتی ئەسپسوارانی عێراق و لقی سلێمانی ئەم فێستیڤاڵە بەڕێوە ئەچێ. بێگومان فێستیڤاڵەکە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێ. بێگومان نمایشی ئەسپسواری یەکێکە لە چالاکیە جوان و پڕبینەرترینەکانی نێو ئەم فێستیڤاڵە. هەروەها لەگەڵ ئەوەشا ژمارەیەک لە کۆشک لێرە بوونیان هەیە بۆ کەسانی کە سەردانینە و فێستیڤاڵەکەکەن ئەتوانن بەدەم نمایشە جوان و سەرنجڕاکێشەکانی ئەسپەکانەوە ئەو خواردن و خواردنەوانی کە خۆیان مەبەستیانە بتوان بەکاری بێنن. ئەوەی جێ ئاماژەیە ئەم فێستیڤاڵە ئەمڕۆ کراوەتەوە لە شاری سلێمانی و باز دەکرێت کە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم فێستیڤاڵە بەردەوام بێت بۆ ئەوەی کە باشتر زانیاری وەرگرین لەسەر فێستیڤاڵەکە و لەسەر ناوەڕۆک و ئەو چالاکیانە کە لەنێو فێستیڤاڵەکە هەیە لەگەڵ کاکەڕەهەند ئازاد گفتوگۆکەم کە بەڕێزیان ڕێکخەری فێستیڤاڵەکەن. کاکەڕان سڵاو لێبێ و کاتۆ باش. بەخێبێن سەر چاوم گەورەتان کردین. زۆر سپاس. باسێکی فێستیڤاڵەکەم بۆ بکە بۆچی بیرتان لەوە کردەوە ئەم ساڵ لە شاری سلێمانی گەورەترین فێستیڤاڵی ئەسپسواری ئەنجام بن؟ بەڵێوە کۆزان گەورەترین فێستیڤاڵی ئەسپسواریمان کردووە لە شاری سلێمانیە لە 15 و 16 و حەڤەی 5 ساڵ بەردەوامە بێ لەو 3 ڕۆژە پێنجشەومە و جومعە و شەماکە. بیرمان کردەوە کە فێستیڤاڵی وا گەورە جوان بکەین چکە وە کۆزان چەند ساڵێکە گەنجان خولیای ئەسپسواریان هەیە و ئێمەش ویستمانە پەرەبەین بە خولیای گەنجان و بە ئەسپسواری. باشە فێستیڤاڵەکە باسی لەوە کرد بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ. لە کاتژمێر چەند بۆ چەندەوە هەیە ئەو چالاکیانی کە لەنێو فێستیڤاڵەکە ئەنجامەدرێت چی و چین؟ بەڵێ لە کاتژمێر 3 پاش نیوەڕۆ تاوەکو 9 بەردەوام ئەبێ و چالاکی ئەسپسواریە هەڵپەرچەی کوردی و گۆرانی فۆلکلۆری کوردیە. بۆ هەر 3 ڕۆژەکەم چالاکیانە؟ بەڵێ بۆ فێستیڤاڵی ئەسپسواری بەس یەکەم ڕۆژە، دوم ڕۆژ و سێم ڕۆژ چالاکی گۆرانی وتن و فۆلکلۆری کوردیمان هەیە. باشە ئەو کەسانی کە حەز بە ئەوە بکەم فێری ئەسپسواری ببن باسێکی ئەوم بۆ بکە با بزانم ئەو مەرجانە چیە کە لەو کەسانەیە هەبێت؟ مەرجەکە ماوەیە کە ئەسپی خۆی بێت و ئەسپێکی تعلیم بێت و ڕەسەنی کوردی بێت. بۆ منە ئەو کەسانی کە بەشداری فێستیڤاڵەکەکەن ئەتوانن سوود لەوە ببینن جگە لە بینینی نمایشی ئەسپەکان خۆیان بتوانن ئەسپسواری ئەنجام بن یاخود نەخێرەمە بەس نمایشی ئەسپە و لێرە ئەوانە توان بەس بینەر بن؟ بەڵێ دووەم ڕۆژ و سێم ڕۆژی فێستیڤاڵەکە ئەتوانن ئەسپسواریکەن و ئێمە ئەسپیانەکەی خۆمان دەرەکەین بۆ خەڵک. باشە دەست خۆش بە کاکەڕان سوپاس بۆ تۆ. بێگومان بیرمان نەچێ ئەم فێستیڤاڵە جوان و سەرنجڕاکێشە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم فێستیڤاڵە بەڕێوەچێ بۆ بینەرە خۆشەویستەکانمان ئەوانەی کە کاتیان نییە بێن بۆ ئێرە سەردانی ئەم فێستیڤاڵە بکەن ئەتوانن لە شاشە جوان و ڕەنگینەکەی کورساتەوە بینەری زۆرێک لە چالاکیەکانی نێو ئەم فێستیڤاڵە بن. بێگومان وەکو لە دیمەنەکانای بینن ئێستا ئەسپسوارەکان سەرقاڵی ئەوەن یاخود ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە وردە دەست بە نمایشەکانیان بکەن چونکە وەکو پێشتر باسم لێوە کرد ئەم فێستیڤاڵە چەند چالاکیەکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت. یەکێک لە چالاکیەکانی ئەو نمایشی ئەسپسواریەیە کە لێرە هەیە ئیتر وردە ئەسپسوارەکان ئەچنە نێو ئەو شوێنەی کە بتوانن نمایشی تێدا ئەنجام بن. اینجا بۆیە بەجێ مەهێڵن لەم بەشەی پرۆگرامەکەیە بەشێکی تری چالاکیەکانی نێو ئەم فێستیڤاڵە تایبەتتان بۆ گوازمەوە. بانوگیان لەگەڵ ئەسپەکەی یەکێک بوون لە بەشداربووەکانی نێو ئەم فێستیڤاڵە بە شێوازێکی زۆر جوان نمایشەکانی خۆیان کرد. ئێوەش بینیتان با لەگەڵ بانوگیانە قسە بکەم. بانوگیان چۆنی دەستە خۆش بێ زۆر بە جوانی نمایشە کرد؟ تۆ پێم بڵێ چەند ساڵی؟ 9 ساڵ.
خواتەمەند درێژ بیتەوە وەکو بچووکترین بەشداربووینی ئەم فێستیڤاڵە بەشداریت کرد و نمایشێکی زۆر جوانت کرد چەند ساڵە خەریکی ئەمەی؟ لە 6 ساڵیەوە خەریکی ئەسپ سواریم. هەر بژیت چۆن حەز و خولیا و پیا کرد بۆ ئەسپ سواری؟ یەکەم جار لە سەیران سواری ئەسپ بووم ئەنجا باوکم هەندێک یانی ئەسپ سواری دۆزیەوە منیش چووم ئیتر حەزم لەو خولیایە بوو منیش بڕیارم دا کە بم بە ئەسپ سوار. باشە باسێکیەوەم بۆ بکەم ئەسپانە ترسیانێ من تۆز دەگە ترسم زوو ئاواشمەوە دواوە. ئەم ئەسپانە ترسیان نییە لەبەرەوەی زۆر فەقیرن. باسێکیەوەم بۆ بکە چ هەستێکت هەبوو کە لەنێو ئەم فێستیڤاڵە نمایشێکی زۆر جوان و تایبەتە کردبان و گیان. هەستی ئەوەم هەبوو کە کچێکی ئازای کورد بەشدار بووم لەم فێستیڤاڵە. هەر بژیت بە دڵنیاییەوە تۆ کچێکی ئازای کوردی زۆر جوانی زۆر جوان نمایشت کرد پێم بڵێ ئەتەوێت لە داهاتووە ببی بە ئەسپ سوارێکی زۆر چاک؟ بەڵێ. چۆن ڕاهێنانەکانەکەی لەسەر ئەم بابەتە؟ ئیتر چۆن بڵێ تعلیمی پێکەم خاری پێکەم. دەست خۆشبان و گیان سپاس بۆ تۆ. ئەمڕۆ لەم فێستیڤاڵە جوانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆی چێژوەرگرن لە چالاکیە جۆراوجۆرەکانی ئەم فێستیڤاڵە ئێستا خاتوونێکی زۆر ئازیز و جوان لەگەڵ مایەکە بەجنێکی کوردی زۆر جوانەوە خۆی گۆڕیەوە هاتوو بۆ ئەم فێستیڤاڵە خاتون گیان سڵاو لێ بێم کاتەوە باش ماشەڵڵا زۆر جوان خۆت ئامادە کردو بۆ ئەم سپاس دەکەم بۆ ساڵ باسێکی ئەوم بۆ بکە تا چەند دڵخۆشی کاتوی بۆ نەبینەری ئەم نمایشە جیاوازانە ئێستا سواران زۆر دڵخۆشم بەڕاستی دڵم خۆش بوو زۆر سپاس بۆ سافی ئینستی کە ئەم بۆ نەکولتۆریە دێرینەی زین و کردوێتەوە. باشە خاتونکیان بێگومانە زای ڕەنگە زۆر کاتێمە لە ماڵەوە بەردەوام سەرقاڵی تەکنەلۆژیا و بەکارهێنانی مۆبایل و ئەم بابەتانە بین ئێستا لە کاتێکا کە توێیتە دەرەوە و بەشداریەکەی لەنێو فێستیڤاڵێکی ئەم بابەتەیە تا چەند جیاوازە بۆ تۆ؟ وەڵا زۆر جیاوازە نازانم ئێستا دەستەکەم لە دنیایەکی ترام زۆر خۆشە زۆر پێم باشە ئەم ناسەبانە دووبارە بکرێتەوە دائیمەن. ئێمەش بۆ هیوای دەستە خۆش بێ فەرموو تۆ ئەتوانی چێژ لە نمایشەکانی تر ببینی ماندوو نەبی سپاس بۆ تۆ. ئازیزان ئەو نمایشانە و ئەو چالاکیانەی کە بینیتان ئەمانە بەشێک بوون لە فێستیڤاڵی ئەسپ سواری کە گەورەترین فێستیڤاڵی ئەسپ سواریە لە هەرێمی کوردستان و عێراق کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە چوو ئەگەر ئێوە ئەمڕۆ نەتانتوانی بێن بۆ ئەم فێستیڤاڵە هێشتا فێستیڤاڵەکە 2 ڕۆژی تری ماوە ڕۆژانە لە کاتژمێر 3 تاکو 9 شەو بەردەوامە بێت ئەتوانن ئێوە ئەمڕۆ یاخۆ ڕۆژانی داهاتووتر بێن بۆ نێو فێستیڤاڵەکە و ئێوەش چێژ ببینن لە چالاکیە جۆراوجۆرەکانی دووبارەیەکەمەوە ئەم فێستیڤاڵە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەڕێوە ئەچێت بۆیە ئەمە بەشێک بوون لە فێستیڤاڵەکە کە بۆ ئێوەم گواستەوە ومێدەکەم سووتان لێ بینی بێ و خۆشتان لە نزیکەوە بێن بۆ فێستیڤاڵەکە تا بینینەوەی تر ماڵی هەموو لایەکتان ئاوەدان.